چیرۆکی دەست بە سەراگرتنی کۆنسۆڵخانەی ئەمریکا لە تاران. ماکیاڤێلی دەڵێت وەک شێر بەلەڕێکردن، بەڵام چەشنی ڕێوی بە لە تەقاندنی تەڵەکان. ئەمریکا وەک هێزی یەکەم شێرێکی ئازای گۆڕەپانی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو لە پاڵ سۆڤیەت، بەڵام نەیتوانی ئەو ڕێوێ بێت تەڵەکان بتەقێنێت و تەڵەی پیادا تەقیەوە، چونکە هاوپەیمانێکی سەرەکی و دۆستێکی لە مێژینەی لێبوو بە دوژمنێکی هەمیشەیی. بە درێژایی ساڵانی 1970 خۆپشاندان و ناڕەزایەتیەکان دژی ڕژێمی پاشایەتی لە ئێران زیاتر پەرەیان گرت و شەقامی ناڕەزایەتی فراوانتر بوو. جڵەوی شەقامی ناڕەزایەتی تا دەهات لەلایەن بەرە ئیسلامیەکانی سەربار ڕێبەرانی حەوزەی قوم زیاتر دەبوو. پریشکی ئەو جوڵانەوانە بەرامبەر بە ڕژێمی سیستەمی پاشایەتی دەستوری با سەرۆکایەتی محەممەد ڕەزاشای پەهلەوی بوو کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پۆلیسی ئەمریکا یان ئەڵقەلەگوێی ئەمریکا ناسرا بوو. دەستپێک و زەمینەی شۆڕشی ئینقلابی ئیسلامی، سەرەتای شۆڕش بە سەرکوتکردنی خۆپشاندانی خوێنکاران و ڕێبەرانی ئاینی لە قوم لە مانگی کانونی دووەمی 1970 دەستی پێکرد. چالاکیەکە بۆ ئەوە ڕێکخرا بوو کە ڕۆژنامەیەکی سەر بە دەوڵەت لە وتارێکدا سوکایەتی بە ڕێبەری ئاینی خومەینی کردبوو کە لە ساڵی 1963ەوە ئاوارەی عێراق بوو لە نەجەفدا دەنیشت. شای ئێران هێزەکانی ئەرتەشی ناردە سەر خۆپشاندەران و ژمارەیەک خوێنکاری کوشت. بە درێژایی وادەی پرسەکە کە بەپێی مەراسیمی شیعەکان تا 40 ڕۆژ بەردەوام دەبێت، چالاکی ناڕەزایەتی بەڕێوە چوو. دوای نمایشکردنی فیلمێکی جوتیاری کە لەلایەن شاوە قەدەغەکرا بوو لە سینەما ڕێکس، سەرنجام سینەماکەیان لەو شارەدا سووتان. بەرئەنجامی ئەمە 377 کەس بوونە قوربانی. هەژاری خەڵک و بەردەوامبوونی شای ئێران لەسەر ئەو مۆدیلە ڕۆژاواییە لە ناو ئێراندا پیادەی دەکرد، لە بەرامبەردا زیادبوونی هەژمونی پیاوان و ڕێبەرانی ئاینی شیعی لە گۆڕەپانەکان و بەهێزبوونی گوتارەکانی دژ بە ئەمریکا لەلایەن چەپەکانەوە فاکتەرێکی تری پشێوەکانی ئێران بوو. لە ڕۆژی 8 سپتێمبەری ساڵی 1970 خۆپشاندانێکی گەورە لە تاران بەڕێوە چوو کە زیاتر لە 2 ملیۆن کەس بەشداری تێدا کرد. شا لە سەرەتادا نەیویست تونند و تیژی بەکاربێنێت، بەڵام دواتر بە هێزی ئەرتەش و بە هاوکاری فڕۆکە هێرشیان بۆ سەر خۆپشاندەران دەست پێکرد. باپی هەندێ ئامار نزیکەی 100 کەس کوژران و هەزاران کەسیش لەو ڕوبەڕووبوونەوەیە بریندار بوون. ئەم ڕۆژە لە لای خەڵکی ئێران ناسراوە بە هەینی ڕەش. مانگی ئۆکتۆبەر مانگرتنی گشتی ڕاگەیەنرا و تەواوی دامەزراوەکانی وڵات پەکیان کەوت. 12 سپتەمبەر جارێکی تر بە ملیۆنان خەڵک بەشداری خۆپشاندانیان کرد. شا لەو کاتەدا بەهۆی ناومێدی لە ئەوروپا و ئەمریکا کە پشتی بگرن لەلایەکی تر پەرەسەندنی نەخۆشیەکەی کە تووشی شێرپەنجە بوو هاوکات ناڕەزایەتیەکانیش بەردەوام بوون. ئەو کاتە بۆ ڕایکردنی کارەکان شاپور بەختیار ڕادەسپێرێت، بەڵام خۆپشاندانەکان ناوەستن و درێژەیان دەبێت. میشێل فۆکۆ فەیلسوفی فەڕەنسی کە تا ئەندازەیەکی زۆر گەشببینیەکی زۆری هەبوو بەرامبەر ناڕەزایەتیەکان، لەو کاتەدا وتارێک لە ڕۆژنامەکان بڵاو دەکاتەوە بە ناوی ئەرتەش کاتێک زەوی دەلەرزێت. ئەمە وەک ئاماژەیەک کە ئەو جوڵەی ڕوودەدات گەورەترە لەوەی بە ئەرتەش کۆنتڕۆڵ بکرێت، هەرچەند دوای بینینی دەسەڵاتی خومەینی لە ئیدارەدان و پەراوێزخستنی نارەکانی لە پاڵپشتیکردنی ئەو بەرەیە دەستی هەڵگرت. دەیەی فەجر ئەو دەڕۆژە مەزنەیە لای ئێرانەکان کە خومەینی تیادا دەگەڕێتەوە بۆ ئێران تا ڕووخانی شا. گەڕانەوەی خومەینی لە فەڕەنساوە بۆ ئێران بەرەی ئایەتوڵڵاکانی بەهێز کرد و حکوومەتە کاتێکەی شاپور هەڵوەشایەوە و محەممەد ڕەزاشا ئێرانی بەرەو میسر بەجێهێشت. و نوجوانان که آینده ایران متعلق به شماست میخواهم تا میهنمان را به خون به آتش نکشید. لێرەوە خومەینی دەبێتە دەسەڵاتی پلەیەکی ئێران و سەرجەمی ئەو بەڵێنانەی باگەلانی ئێرانیدا بوو لێیان پاشگەز بووەوە و کاری کرد بۆ دامەزراندنی دەوڵەتێکی ئاینی شیعی. گەیشتنی خومەینی بە هەڕەمی دەسەڵات هاوکێشەکەی بۆ ئەمریکا پێچەوانە کردەوە. ئێران لەو پۆلیسە گوێڕایەڵی ئەمریکا بوو بە سەربازێکی یاخی. باپی قسەی دەستگای هەواڵگری ئەمریکا CIA یەکەم هەڵی ئەمریکا لێرە بوو کە حساباتی وردی نەکردبوو.
دوای 16 ڕۆژ لە شۆڕشەکەی ئێران ئەمریکا بە فەرمیدانی بە حکوومەتی ئێراندا و بە شەرعی ناساندی چۆنێتی دەست بە سەرداگرتنی باڵوێزخانەی ئەمریکا لە تاران و تێکچوونی پەیوەندیەکەیان 22 ئۆکتۆبەری ساڵی 1979 محەممەد ڕەزاشا بە مەبەستی چارەسەر بەرەو ئەمریکا بەڕێکەوت و لە نەخۆشخانەیەکی نیویۆرک خرایە ژێر چاودێری. ئێران داوای لە ئەمریکا کرد شای ڕادست بکاتەوە. ئەمریکا بەتوندی داواکاریەکەی ڕەت کردەوە. سەرەتایەکی ئاڵۆز لە پەیوەندیان دەستی پێکرد. خومینی لە سەروەختی ئەو پشێویانەدا وتارێک پێشکەش دەکات و بەو جۆرە لە پەیوەندی ئەمریکا و ئێران دەڕوانێت و دەڵێت پەیوەندی ئەمریکا بە ئێرانەوە وەک پەیوەندی ستەمکارە بەستەم لێکراوەوە. دوا بەدوای وتارەکەی خومینی گەنجانی زانکۆی تاران کە ژمارەیان 400 کەس بۆ سەرەوە بوو بە هێڵی ئیمام ناسرابوون هێرشان کردە سەر باڵوێزخانەی ئەمریکا لە تاران و 52 کارمەند و دیبلۆماتکاریان بەبارمەتە گرت. خومینی ئەو کردداری بە شۆڕشی دووەم دوای ڕووخانیشا ئەژمار کرد. ئەمریکا بەرامبەر بەوە زنجیرەیەک سزای توندی بە سەرکردەکانی ئابووری و سەربازی ئێراندا سەپان. سەرۆکایەتی کابینەی حکوومەتی ئەو کاتی ئێران مەهدی بازرگان لەگەڵ بەشێک لە کاربەدەستانی تر دەستیان لە کار کێشایەوە و خومینی وڵاتی ڕادستی ئەنجومەنی شۆڕش کرد. جیمی کارتەر سەرۆکی ئەو کاتی ئەمریکا لە 4 نیسانی 1970 هەموو پەیوەندیەکی بە ڕژێمی کۆماری ئیسلامیەوە پچڕان. لە مانگی نیساندا هێزێکی تایبەتی ئەمریکا چالاکیەکیان لە ژێر ناوی ئۆپەراسیۆنی پەنجەی هەڵۆ بە نهێنی ئەنجامدا بە مەبەستی ئازادکردنی دیبلۆماتکارەکان، بەڵام بەهۆی تێکشکانی یەکێک لە کۆپتەرەکانیان شکستی هێنا و بوو بەهۆی کوژران و لە ناوچوونی 8 ئەندامی تیمەکە و کەسێکی ئێرانی. دوی کانونی دووەمی 1970 بەر لە تەواوبوونی وادەی سەرۆکایەتی جیمی کارتەر و دەست بەکاربوونی ڕۆناڵد ڕیگان ئێران بارمتەگیراوەکانی ئەمریکای دوای 444 ڕۆژ ئازاد کرد. لە هاتنی خومینی تا ئێستا ئەمریکا و ئێران لە ململانێدان لە ناوچەکە، زۆر جار لەبەر بەرژەوەندی هاوبەش و لەبەر کێشەی ئەفغانستان، شەڕی لوبنان، عێراق، یەمەن و سووریا بەنهێنی کۆبوونەتەوە و ئەو دوو دەوڵەتە دژە زۆر جار بەیەکەوە بڕیار لە ئیدارەدانی ئەو وڵاتانە دەدەن بە عێراق و هەرێمی کوردستانیشەوە.